کاتا ئێستا ئەمە داوامی خۆمان دەکەین لەو مەترسیەی کۆرۆنا هیچ مەشاکلێکمان نەوە بەڵام ئێستا هەستاون هەندێک مەشاکلمان بۆ دروست بووە کە ئێمەش ئەو یادداشتەمان دروست نووسیوە هیوادارم بەگوێیان بکە بۆ لایەنی پەیوەندیدار ئێمە وەکو کارمەندانی نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوا بەشی چاودێری تر لە ماوەی ساڵێکی ڕابردوو کە خزمەتێکی زۆری پێشکەشمان کردووە لەو جێگا مەترسیدارە بە شایەتی دکتۆرەکان و کارمەندان و کەسوکاری نەخۆشەکان پاش هەموو خزمەتێک لە جیاتی سوپاس و پێزانین ئێمەیان گواستوتەوە بۆ نەخۆشخانەی لالاف بەبێ ڕەزامەندی ئێمە و هیچ حیساب یەکچیان بۆ نەکردوون کە ئێمە هەموو خاوەن خزمەتێکی چەند ساڵین و تەمەنی زۆربیان ناگونجێ بۆ ئەم شوێنە جگە لەو جەدوەلێ بۆیان داناوین چونکە ئەوانەی لالاف هەموو گەنجن و گرێبەستن جگە لە 6 مانگ پێش ئێستاش هیچ دەرماڵێکیان بۆ ستافەکان سەرف نەکردووە تا ئەو ساتەش شارەکانی تری کوردستان هەموو دەرماڵیان بۆ سەرف دەکرێت و حیسابێکی زۆریشان بۆ کراوە لەگەڵ جەماعەتی ئیداری خۆشمان هیچ کۆبوونەوەیان بۆ نەکردین و هەتا ئێستا هیچ حیسابیشیان بۆ نەکردین و ئاگاداریشان نەکردینەوە کەوا دەمانگۆزنەوە جا بۆیە دەمانەوێت ئەو پەیامە ئێمە بۆ لایەنی پەیوەندیدار بکات بۆ ئەوەی هیچ کێشەیەک دروست نەبێت لە مستەشفاەکەمان و لەو بەشەی کە ئێمە لە بەشەی چاودێریتر 65 کاربەندین هەمومان ئەو وەزبێ ئەو ڕۆداوام دەکەوە ئەو ڕۆداوام دەکات داوامیان بەجێ نهێشتووە برێن داوامیان بەجێ هێشتووە بەردەوام لە کارکردن بەس ئەمە بە هیچ شێوەیەکی نامانێ بچین لالا بەو نەوە داوامە چکە کاتێکی زۆریان بۆ 18 سەعات لەو خوتوڕەیە زۆر کەس تەحموڵ ناکرد چکە هەموو شەفتاتە 8 سەعات لە هەموو شوێنێک لێرە دەرێ دەبێ 18 سەعات لەو بەشەی ببینیەوە یعنی ئیدار نەخۆشخانەکە و تەندروستی هەولێرستان پێڵێ بە هیچ شێوەیەک ئەوان جوابمان نادەن کەس جوابمان نادەن داواکاریتان ئەنی ئاراستی بەڕێوەبەری تەندروستی هەولێر کردووە هیچ وەڵامیشیان نەداین هیچ ئاگادار هیچ کەس